گەورە تایبەت بە ئەم بابەتانێ و خواردنانی کێ پەیوەندی بە و جۆرانی شێرپەنجەوە هەیە کە هۆکارە بن بۆی کە زیاتر تەشە نەپسێنێت چین ئەو بابەتانە هیچ هەیە کە بڵێ ئەم خواردنێکی دیاری کراوە یا کۆمەڵی خواردنی دیاری کراوە ئەمە لە ئەعلامە زۆر باسمان کردو یعنی خۆی گۆڕینی شێوازی ژیانکردنمانە لە ئێستاە خواردن خێراکانە خواردنی شیرینیە وەرزش نەکردنە ئەم هۆکارانە زۆر جگەرە کێشان خواردنەی مەشروب ئەمانە هەمووی هۆکارن و تایبەتی پیسبوونی ژینگەش ئەوەش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان دۆزیشەوە ئەچێتە سەهۆڵەکە لەفێکی جگەری چاور خیمەیەکی چاور گەسێک ئەخوا ئەمە هۆکارن بۆ توژبوون بە و نەخۆشیانە یاخود کاریگەری خراپیانەیە بەڵێ طبعاً شێوازی ئامادەکردنیان هەر خۆراکەکە خۆی مەسەن سامەڵین گۆشتی سوور بۆ زۆرێک لە شێرپەنجەکان هۆکارە بە توشبوون بەتایبەتی شێرپەنجەکانی هەر سووجگەر ینی بە هەمان شێوە شێوازی ئامادەکردنە ئەو خواردنەیە خواردنەکە زۆر ئەمێنێتەوە نەخۆشەکە بێت توی کێش زۆری تۆ لە درەنگانێکی شەوە ئەو خواردنە خۆی ئەنیاتە بە شێزێکی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ هەموو ئەمانە بەڵێ کاریگەریان هەیە لەسەر زیادبوونی شێرپەنجە زۆر حەزم لە گۆشتە تۆ ساڵی گۆشت کاریگەری هەیە و لەسەر باوەتە چی کەمیانێزە هەموو جسمی ئینسان پێویستی بە هەموو جۆرە خواردنێکە یعنی ئێمە تەنانەت بە نەخۆشەکانی شێرپەنجە ژەڵین هیچ شتێک لە خۆتان مەنع مەکەن بەڵام هەنێک خواردن هەیە ئەتوانرێت کەمتر بکرێتەوە بۆ منە تۆ خواردنی هەر بەعام میلەتی کورد حەزمان لە گۆشتی سوورە ئەتوانرێت ڕێژەی ڕۆژی بەسەلەن لە هەفتەکەیان بۆ منە جارێک دوو جار نەک بە شێوازێکی سوور کراوە و برژانن و دووکەڵی بەسەرا بێ ئەوانە خۆی هەمووی سەبەبن بۆ شێرپەنجانی تەنانەت ئەو دووکەڵ و هینەش کە بە شێواز ئەکرێ بە کەباب و بەڵێ ئەو شتانەش هۆکارن ینی نەک هەر گۆشتی سوورەکە شێوازی وەکو وتم ئامادەکردنەکەشی هەر سەبەبێکە لەبەرەوە بێ ئەو ڕێژانە نابێ جسمی وەکو ئینسان پێویستی بە هەموو خواردنێکە بەڵام وەکو شیرینی و چەوری و گۆشتی سوور ئەو شتانە ئەبێت کەمتر بکرێتەوانێ ڕێژەکەی لە خواردنە زیاتر بەو خواردنانە بێت کە دژە ئۆکسانیان تا سەوزۆ میوەکان زیاتر ئەوانە باشترن.